بأمر إرادي خوي شكله شوي نوعك ليه ترسي أو ندش قصاي خرابي لسر كرايا هرسي بالله أو دنيا دي خنا ملي أو داما وناتواني جوابش ما مداتوا باتي شمشمة كويرة تامبلك خود زانن هموش تيكا بس كويرنيا شمشمة كويرة تاك آجالي شير درا كدتوانيت بفرد لشويش دا دبينت بلان بيگومان بو بینین پشت بچاو بچکۆڵەکانی نابەستێ و یان دڵت قەڵەت پێەیە بۆ بینین پشت بەو لێرە لەرانە دەبەستێت کە وەک سیستەمی ڕادار کار دەکەن ئێمە باسەکەی ئێمە نیە ویستم شتێکی دیکەتان پێ بڵێم ڕاستە شەمشەمە کوێرە هۆکار بووە بۆ بڵاوبوونەوەی ئەنواع و ئەشکال نەخۆشی بەڵام یەک دنیا سوودیشی هەیە سەر و 1100 جۆر شەمشەمە کوێرە هەن ئەمانە هۆکاری هەرە باشن بۆ ڕاگرتنی هاوسەنگی ژینگەی چونکە بەشێکی باشیان مێشولە دەخۆن هەندێکیان لەسەر ماسی و هەندێکی تریشیان لەسەر میوە دەژین ئەمە بەحساب خراپەکەی ئەوانە کە خوێن دەمژن بەڵام وانە بەس ئەوەیان کەمێکی تر پێدان دەڵێن چۆنیە ئەوە باش بزانن تەنیا 3 جۆریان خوێن مژن با باسی میوە خۆرەکانتان بۆ بکەم سەرەتا دەزانن چی ئەوەندە باشن گە ڕۆژێک حەزی بۆ میوە نەمێنێت دەبێت ئێمە ماڵ ئاوایی لە 300 جۆر میوە بکەین بە تایبەت مۆز مانگۆ و ئەڤۆکادۆ هەرەوەش نا شەمشەمە کوێرە هیوایەتی گوێز و هەنجیر و کاکاوە کە پێی کاتەی سەرەکی چۆکڵاتن شەمشەمە کوێرە کاتێک میوە دەخوات دەنکەکانی بە شێوەیەکی هەڕەمەکی فڕەدەدات گەر سوتفە دەنکەکانیشی بخوات ئەوە ڕاستە و خۆ لە ماوەی 12 بۆ 30 خولەک لەگەڵ پیسایی فڕی دەداتە دەرەوە کە ئەوەش دەبێتە هۆی شینبوونەوەیان ئەو دوێرەشیان کە دەڵێن خراپە و خوێن دەمێن ئەوانە سوودی چاکیان هەیە با پێتان بڵێم بوو لە ناو لیکەکەیاندا جۆرە مادەیەک هەیە کە بۆ مەینی خوێن زۆر گرینگە ئەمە بۆ توێژینەوە زانستیەکان و ڕزگارکردنی ژیانی هەزاران کەس سوودی نێبراوە هەرم شەمشەمە کوێرەیە هۆکار بۆ دۆزینەوە و دروستکردنی چەندین جۆری ڤاکسین ئەنگۆ دەزانن کوندە بە پۆ زۆر حەزی لێ شەمشەمە کوێرە بخوا ئێستەوەیان ئێستا پێتان ناوێت جاری داهاتوو یەڵڵا دەتان بینمەوە